بیرۆکی ئەومان گەڵاڵە کرد کە ئێستا کە خولێک هەیە لە بەرەبەراتی ئاسایشی سلێمانی لە ئاکادمیای ئاسایش بۆ پێگەیاندنی کۆمەڵێک ڕێپێدرا و کە لە ئایندەدا دەبنە ئەفسەر لە بەرەبەراتی ئاسایشی پارێزگای سلێمانی بتوانین خولێکی وشیاریان بۆ بکەینەوە یان لە شێوازی با بڵین چەند سمینارێکا پێشکەشیان بکەین بە مەبەستی شارەزابوونیان لە ڕەوشی توندوتیژی و لە مەسەلەی یاساکانی بەرەنگاربوونەوەی تونەتیژی بۆ مەبەستە ئەمڕۆ ئێمە لێرەین لەگەڵ بەڕێز دادوەر کامەران ڕەسوڵ کە ئێستا دادوەری دادگای باری کەسێتیە لە سلێمانی و پێشتر ماوەی چەند ساڵێک لەگەڵمان بووە وەکو دادوەری لێکۆڵینەوەی توندوتیژی خێزانی پێکەوە ئەمڕۆ لەگەڵ ئەو خوێندکارانەیە سیمینارێکیان پێشکەشەکەین لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و لەسەر ئەرکەکانی ئێمە وەکو بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و کارەکانمان چییەوە چۆن خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەین. سیمینارەکە لە ئاستێکی زۆر باشا بووە خوێندکارەکان زۆر بەپەڕۆشەوە بوون بۆ گوێگرتن لە سیمینارەکە و بۆ گوێگرتن لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە حاکم کامەران پێشکەشی کرد کە ئەمە زۆر پێویستە هەموو تاکێک نەک هەر ئەمان پێویستە هەموو تاکێک لە کۆمەلگا بزانن کە یاسایەکی لەو جۆرە هەیە و لە دوای ئەوەش بەڕێز ئەمید سەرکەوت بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەویش بە هەمان شێوە بە شێوەیەکی گشتی باسی لە خێزان و پەروەردەی خێزان و هەروەها هۆکارەکانی توندوتیژی و جۆرەکانی توندوتیژی کرد و لە هەمان کاتا ناساندنی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە لە ئێستا بۆ ئەوان زۆر ضرورە چونکە لە ئایندەیەکی نزیکە ئینشاءالله ئەوان ئەبنە ئەفسەر و پلەی ئەفسەر وەرئەگرن کە لە شوێنی مانەوەیانە پێویستەکە بزانن کە ڕۆژێک ڕوبەڕووی کەیسێکی توندوتیژی ببنەوە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەن و بۆ کوێیان بنێرن و لە کاتی ئیجراعاتی یاساییە. کۆمەڵگەی کوردی لە ڕابردووشدا ڕێزی لە ئافرەت گرتووە و ژنان وە کچان لە چێلگەکانە لەگەڵ پیاوانشان بەشانی پیاوان کاریان کردووە. پیاوێک لە ژنەکەی یا برینداری کرد عەلاقەکەی بینی ژن و مێردەکە لە خێزانە هەیە توندوتیژە جەسەدیەکەش هەیە کەواتە بین نەتیجە دادگای لێکۆڵینەوەی توندوتیژی خێزانی مختصە بە بینینی کێشەکە. ئێمە ڕۆژانە تەماس و کاری پێکەوەیمان هەیە لەگەڵ دام و دەستگاکانی هێزەکانی ناوخۆ بە تایبەتی ئاسایشی سلێمانی کە زۆر جار بۆ مەسەلەی گۆڕینەوەی زانیارییان بۆ دەستگیرکردنی تاوانباران و تۆمەتباران لە هەندێک کەیسی هەستیاردا ئەوان هاوکار و پشتیوانمانن بۆیە پێمان باش بوو ئەمڕۆ ئەو سمینارە پێشکەشکین بۆی ئەو ڕێپێدراوانی ئەمڕۆ کە لە ئایندەدا دەبنە ئەفسەر بتوانن شارەزایەکی باشیان لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی و بە شێوەیەکی گشتی لەسەر ئیشەکانی بەڕێبەراتیوان هەبێت. ئێمە دەستخۆشی تەواو لە ڤین فاوندیشنەکەین بۆ دەستپێشخەری ئەم سیمینارە کە زۆر پێویستە بەردەوامی هەبێت مردنی هەر بۆ ئاسایش بەڵکو بۆ هێزەکانی تەواوی هێزەکانی ناوخۆ جگە لە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوە تەمان چونکە خۆمان معنین بە ئیشەکە و زائیدەن پۆلیسی هاتوچۆکە زۆر بە پێویست دەزانم ئەوانیش بە هەمان شێوە بەشدار بن لە وەرکشۆپێکی لەو شێوە. پێم وایە ئەم هەنگاوی ویم هەنگاوێکە کە لە ئایندەدا ئەنجامی زۆر باشێ بێت و ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئامادەیمان دەربڕیەوە کە هاوکار و پشتیوانیان دەبین لە کارەکانی ئایندەشا و هەوڵ دەین کاری پێکەوەی بکەین بۆی بتوانین بە هەمومان کۆمەڵگا وشیار بکەینەوە چونکە ئەم کارانە لە ڕووی وشیاریەوە کاریگەریشی زۆر باشێ بێت لەسەر تاگ و هۆکارێک دەبێت بۆی کە بتوانین ئێمە تاچیشی وشیار پەرودە بکەین کە ئایندەدا بتوانێت خزمەتی باشتر بە کۆمەڵگەکەمان بکەین. کەواتە گەریچێ بەژنەکەی ورد یا بە خوشکەکەی جنێوی نەشیایی بێوت و لە ئەنجامی ئەم قەولەیە ئەم قسەیە ژنەکە بێتاقە دەبێت خوشکەکە بێتاقە دەبێت نیگەرانە بێت ئەمە ئەڵێن ئەم قەولەیە جەریمەیە و بالتالي عنفی نەفسی دروست کرد.